بەپێی استراتیژی نوێی یەکێتی ئەوروپا بۆ عێراق هاتووە کە ئێوە پشتگیری یەکپارچەی عێراق ئەکەن. ئایا ئەمە مانای ئەوەیە کە یەکێتی ئەوروپا دژی خواستی نەتەوەی کوردە بۆ سەربەخۆیی؟ پێم وایە ئێمە ڕاوەی کۆتایی هیچ پرۆسەیەکی سیاسی ناکەین. ئێمە پشتگیری دەستوری عێراقەکەین وەکو سەرەکیترین پلاتفۆرمی سیاسی کە تێیدا لایەنە جیاوازەکانی عێراق پێویستە ژیانی سیاسی خۆیان و گەشەزنەی داهاتوویان ڕێک بخەن. لەو ڕوانگەیەوە دەستوری عێراق هەر یەک لە بابەتەکانی سەروەری و یەکپارچەی خاکی عێراق لە خۆی گرتووە. ئەو مۆقفی ئێمەیە. پێویستە پرۆسەیەکی سیاسی هەبێت لەسەر بنەمای دەستور، ئەوەی کە چۆن ئەمە گەشە پێئەدرێت و هەردوولا لە حکوومەتی فدرال و هەرمی کوردستان بە چ شێوەیەک دانوستانەکەن و بەرەو پێشی ئەبەن بەشێک لە سەوەری تایبەت بەخۆیان. پێم وانییە هیچ حکوومەتێک یان کیانێکی دەرەوە بتوانێت جێگەی ئەوە بگرێتەوە. ڕۆڵی پێشمەرگە لە شەڕی داعشدا چۆن هەڵەسەنگێنن؟ ئەتوانن چیان بۆ بکەن لە کاتێکدا ئەوان بۆ ماوەی چەندین مانگە موچیان وەرنەگرتووە؟ ئێمە پێمان وایە ڕۆڵی پێشمەرگە لە شەڕی ئەم دوایانی دژە بە داعش گرنگ بووە. ئەتوانین هەمومان شاهدی ئەوە بین ئاسایی شەرمی کوردستان گەلێک باشە. ئاشکرایە شتێکەیە کە بەڵگەی کاریگەری هێزە ئەمنیەکانی کووردا. بەپێی دەستوریش هێزی پێشمەرگە بە یەکێک لە هێزە ئەمنیەکانی وڵات هەژمارەکرێت. پێم وایە ڕۆڵی پێشمەرگە گرنگە و کاریگەر بووە لە شەردەژ بە داعش و بە دڵنیاییەوە گرنگیشە بۆ داهاتوو. ئێمە لە ئێستادا هاوکار حکوومەتی عێراقەکەین لە استراتژی ئەمنی نەتەوەیی لەگەڵ هاوکارانی یەکێتی ئەوروپا. ئێمە هیوادارین لەو دانوستانەی کە ئێستا ڕوادات کێشەی پێشمەرگە باز بکرێت و چارەسەر بکرێت. پێشم وایە پێشبینی ئەوە ئەکرێت موچەکانیان بدرێت و ئەوەش ئەبێتە بەشێک لە ڕێکەوتنی بەغداد و هەولێر لەسەر پرسی بودجە. بەپێی استراتیژی نوێی یەکێتی ئەوروپا بۆ عێراق ئاماژە بۆ کراوە کە یەکێتی ئەوروپا داوای هەوڵی بەردەوام ئەکات کە هەموو هێزە چەکدارەکان بە تەواوی بڕۆنە ژێر فەرمان و کۆنتڕۆڵی دەوڵەتی عێراقەوە. ئایا ئەمە هێزی پێشمەرگەش ئەگرێتەوە؟ لەبارەی هێزی پێشمەرگەوە عێراق پێک دێت لە هەرمی کوردستانیش. پێم وایە ئەوە بەشێکی گرینگە. ئێمە وا ئەژمارەکەین کە هەرمی کوردستانیش بەشێکە لە عێراق. بە دڵنیاییەوە پێم وایە هێزی پێشمەرگە پێویستە لەژێر کۆنتڕۆلی هەرمی کوردستان دەبێت، هەر بەو شێوەیە کە هەموو هێزەکانی تر پێویستە لەژێر کۆنتڕۆلی دەوڵەتی عێراقدا بن. بە دڵنیاییەوە شەڕی داعش حاڵەتێکی نائاسایی بوو کە هەشتی شعبی و خۆبەخشەکان شتانێکیان کە پێویستە لەم سونگەیەوە تێبگەیەن. پێم وایە لە کۆتاییدا هەموو لایەنەکان تێئەگەن کە دەوڵەتی عێراق سەر لە نوێ دروستەکرێتەوە و تازە ئەکرێتەوە و ئەگاتە ئەو پەڕیتوانە لە هەموو بوارەکاندا. بە دڵنیاییەوە ئاسایش یەکێک لەوانە و پێویستە کۆنتڕۆڵ بکرێت. بەڵام هەولێر هەیە و بەغداد هەیە. ئایا ئەم هێزە چەکدارانە ئەکرێت لە ژێر فەرمانی هەردووکیاندا بن؟ پێم وایە هەموو خزمەتگوزاریە ئەمنیەکان زنجیرێکی تایبەتی فەرمانی هەیە. لەبارەی پێشمەرگەشەوە کە بەڕوونی لە دامەزراوەکانی هەرمی کوردستاندا دروست بووە و پێم وانییە هیچ لێڵیەک لەو بارەیەوە هەبێت. پرسیارەکە ئەوەیە کە ئەکرێت وەکو ئەگەرێکی یەکگرتووی لە ژێر چتری هێز ئەمنیەکانە گشتەکانی عێراق کۆ ببنەوە. پێویستە چاوەڕێ بین و ببینین استراتیژی ئاسایشی نەتەوەیی چۆن لەم پارچە جیاوازانە ئەڕوانێت. نەکتەنها پێشمەرگە بەڵکو چەندین هێزی تر هەیە کە پێویستە بخرێنە چوارچێوەی ڕێگەچارەکانی داهاتوو.